سڵاوتان لێبێت بینەرانی خۆشەویست لەگەڵتانم بۆ لێکزانەوەی هەواڵی ئەمڕۆمان. لە ماوەی ڕۆژانی ڕابردوودا کۆڵبەرانێک کە بۆ داهاتی ژیانیان ڕوویان لە پیشەی سەختی کۆڵبەری کردووە لە مەرزی چەچەی هەورامان کەوتنە بۆسەی هێزەکانی ڕژیم و لەو ماوەدا بێنان و ئاو لەو مەرزە محاسرەکراون. ئێمە بۆ زانیاری زیاتر لەبارەی ئەم ڕووداوە داوامان لە هیوا ئەمانێ لە ئەنجامانی دەستەی بەڕێوەبەری کاناڵی کۆڵبەر نیوز کردووە کە لەم لێکجانەوەیە لەگەڵمان بێت. هاوڕێ هیوا سپاس کە بەشدارن. دەکرێت زیاتر لەبارەی ئەم ڕووداوە بۆمان بدوێن دوایین زانیاریەکان تاکو ئێستا چین؟ سڵاو بۆ ئێوە شاورە چاوانم کەتتان باش. سڵام هەیە بۆ بینەرانی خۆشەویستان. ئەوەی زانیاریەکان باز لەوە دەکەن کە 26 گوڵانی 1402 لە سنووری تەتەی هەورامان نزیک بە 240 کۆڵبەر کەوتونەتە بۆسەی هێزەکانی کۆماری ئیسلامیەوە و بۆ ماوەی 24 سەعات گەمارۆ دراون. وەروەها کەوتونەتە بەر تەقی ڕاستەوخۆی هێزە سەرکوتگەرەکانی سوپای پاسداران لەو سنوورە. ئەوەی کە بەدەست ئێمە وەکو کۆڵبەر نیوز گەیشتووە ئەوەیە کە تا ئێستا تقریباً 4 تا 5 کەس بریندار بوون بەشێک لە ڤیددیۆکان بە ئێمە گەیشتەوە و ئێمە وەکو کۆڵبەر نیوز هەوڵمانداوە ئەو ڤیددیۆ وێنانە بڵاو بکەینەوە و کۆمەڵگای کوردستان و ئێران و بەگشتی کۆمەڵگای جیهانی لێ ئاگادار بکەینەوە. واروها لەلایەکی دیکەوە ئەگەر کاتەبێ ئاماژە بۆ بکەم کە لە سنووری بانە دەستڕێژ کراوەتەوە سەر دەیان ئەسپ و چوارپێی کاسبکاران و کۆڵبەران لە سنووری بانەوە بەشێکی زۆریان کوژراون و واروها دواتر سووتێنراون کە ئەمەش کاردانەوەی زۆری لە تۆڕی میدیایی و لە ناوخۆی کوردستان لێکەوتێتەوە. بەڵێ هاوڕێ هیوا دەکرێت زیاتر ئاماژە بکەن کە بریندارەکان هەروەکو خۆتان ئاماژتان پێکرد 4-5 نەفەر بوون، چەند ساڵانن بریندارەکان، ژنیان لە نێواندایە یا هەر لە پیاون و ئێستا لەکوێن حاڵی تەندروستیان چۆنە؟ ئەوەی کە لەلای ئێمە سەبت کراوە بەشێک لەو بریندارانە بەداخەوە تەنانەت ناو ئەوانەشیان معلوم نییە و ئێمە داوامان کردووە لە پەیوەندەکانی خۆمان لە ناوەوە کە ئەو زانیاریانەمان بۆ وەربگرن. بەڵام ئەوەی کە تا ئێستا زانراوە ئەوەیە کە بەشێکی زۆری بریندارەکان گەنجان و جوانانی ئەو منتەقەیەن کە لە جوانڕۆ و لە ئەو شارانەوە هاتوون بۆ کۆڵبەری بۆ سنوورە. هەتا ئێستا هیچ ئاماژەیەک بەوە نییە کە ئایا بریندارەکان ژنیشان تێدایە یان نا، بەڵام بریندارەکان وەک ئاگادارین گوازراونەتەوە بۆ نەخۆشخانەکانی ئەو سنوورە. ئەوەی کە جێی ئاماژەیە ئەوەیە کە ئێمە پەیوەندێکی زۆرمان لە ناوخۆ پێگیراوە کە سۆراغی کەسوکاریان دەکەن و هەروەها ئەوەی کە بۆ ئێمە وەک زانیاری هاتو ئەوەیە کە بەشێک لە کۆڵبەران بەداخەوە ئێستا تا ئێستا پێستەر و شوێنن و سۆراغیان نییە و خانوادەکانیان بەپێی سۆراغیانەوە، بۆیە معلوم نیە ئایا گیراون، ئایا بریندارن، ئایا هەر لەو منتەقەیە ماونەتەوە. بەڵێ زۆر سپاس. هاوڕێ هیوا خەڵک چۆن واکۆنەشی نیشان داوە نسبەت بەم ڕووداوە و بفەرمونون ئەرکی خەڵک نسبەت بەم ڕووداوانە چییە، چۆن دەبێ بجۆڵینەوە کە ئێمە چی دیکە شاهدی لەو جۆرە ڕووداوە دڵتەزێنانە نەبین؟ بەڵێ ئەگەر ئیجازەم پێ بدەن ئەمن زۆر بە کورتی ئاماژە بە مەجموعەیەک لەو کارانە بکەم کە کۆماری ئیسلامی چ لە کوردستان چ لە بەلوچستان لە ماوەی ئەم چەند ساڵی ئەخیردا کردوێت. یعنی ئەمە یەکەم جار نییە کە ئەسپ و چوارپێیەکانی کاسبکاران و کۆڵبەران و سوختبەران دەکەوێتە بەردەستڕێژی گول لەو بریندار و دەکوژرێن. لە 25 ڕێبەندانی 1401 لە سنووری کەڵەگان لە بەلوچستان بە سەدان گوێدرێژ و چوارپێی سوختبەران بە دەستڕێژی ڕاستەوخۆی هێزەکانی سوپای پاسداران لەو سنوورە کوژراون و ڤیددیۆکانیشی بڵاو بوو کە کاردانەوەی بەڕاستی گەورەی لێ ساز بوو. ساڵی 2018 لە دارستانەکانی میراوای سربەشنۆ 3 جار و هەر جارە نزیک بە 30 ئەسپی کۆڵبەران لەو سنوورە کوژراون. ئەوەی جێی ئاماژەیە ئەوەیە کە لە 30 ئازرمانگی 1401 ئەسپەکانی کاسبکارانی سەردەش لە مەرزی بانە
لەوێش دەستڕێژیان کراوەتە سەر و هەمویان کوژراون و هەروەها لە 7 سپتامبری 2021 12 ئەسب لە تەتەی هەورامان دووبارە دەستڕێژی گولیان کراوەتە سەر و هەروەها ئامارێکی دیکە کە لای ئێمە تۆمار کراوە یەکی شاریوەری 1400 دەیان ئەسب لە دووبارە هەر لە منتەقەی هەورامان کوژراون و بریندار بوون. ینی ئەوە چ بە ئێمە دەڵێ ئەو بە ئێمە دەڵێت کە ئەم کوژران و بریندار بوونی چ کۆڵبەران و سوختبەران لەو منتەقانەوە چ ئەسپ و چوارپەیەکانیان درێژەوە بووی سرکوتی سیستماتیکی ئەم ڕژیمەیە و بە هەر بەهانەیەک دەیەوێت داخوازیە ئازادی خوازەکانی ئەم منتەقانە بە چۆک دابێنێ و هەروەها تا بۆی بکرێت سەرکوتیان بکە. بەڵام ئەوەی کە هەروەها ئاجێ ئاماژەیە بریتێ لە ئەو کاردانەوانەی کە خەڵک لەو منتەقانە بوویانە هەچ لە بەلوچستان و چ لە کوردستان خەڵک هەمیشە بەدەم کۆڵبەرانەوە هاتوون و هەروەها لە ئەگەر خۆشتان حتمما خۆتان و بینەران دەزانن کە لە ئەم ماوەی کە ئینقلابی شۆڕشی ژینا ڕوویداوە بەشێکی زۆری خواستەکان و شعارەکان خواست و شعاری ڕادیکال بوون کە تێیدا چ لە بەلوچستان چ لە کوردستان شعاری ئەوە دراوە کە نابێ سوختبەری نابێ کۆڵبەری بمێنێەوە ژیانی ئینسانی دەبێت دابین بکرێ بۆ ئەو خەڵکانی کە لە سنوورەکانی ئێران چ بە تایبەت لە کوردستان چ لە بەلوچستان دەژین. بۆیە خەڵک دەبێت بەردەوام لە خەباتدا بمێنەوە و هەروەها ڤیددیۆ وێنە ئەو شتانی کە لای ئەوان تۆمار دەکرێت بۆ ئێمە بۆ ڕێکخراوە جیهانیەکانی بنێرن بۆ ئەوەی کە ئەو کارە ساتانە بە بێدەنگی ڕوو نەدەن جون کۆماری ئیسلامی ئەم نوعکارانەی هەراوە بە ئاستانی بۆ نەچێتە سەر. ئێمە وەکو کۆڵبەر نیوز بە هەموو هێز و توانامانەوە دەنگ و ڕەنگی ئەو چ کۆڵبەرانی لە کوردستان و چ سوختبەرانی لە بەلوچستان و هەوڵ دەدەین کە دەنگ و ڕەنگیان بگەێنین بە ماباقی شوێنەکانی دیکە لە ئێران و هەروەها لە جیهان. بۆیە مانەوە لەسەر خەت بەردەوامبوونی شۆڕش و بڵاوکردنەوەی وێنە و ڤیددیۆکان باشترین کاردانەوەیە کە خەڵک دەتوانێت بۆ ئەوەی بەرەنگاری لەگەڵ ئەم کارە ساتانە هەیبێت. بەڵێ زۆر سپاس بۆ بەشداریتان هاوڕێ هیوا ئەمانی. سپاس بۆ ئێوەش. بەڵێ خۆشەویستان بەم شێوەیە هاتینە کۆسایی لێکزانەوەی هەواڵی ئەمڕۆمان کە سەبارەت بوو بە کۆتنە بۆ کۆمەڵێک کۆڵبەر لە مەرزی تەتەی هەورامان لەلایەن هێزەکانی ڕژیمەوە. زۆر سپاسکە بینەرمان بوون.